ژمارێکی زۆر لە هاوڵاتیانی کوردی کەرکووک نیگەران لەو ڕێکەوتنە سیاسی کە کراوە بۆ گۆڕینی ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک و پێدانی ئەو پۆستە بە محەممەد سەمعان سەرۆکی بەرەی تورکمانی پارێزگاکە. ماوەی 2 ڕۆژە خۆپشاندان و گرتبوونەوە لەلایەن هاوڵاتیانەوە بەردەوامیان هەیە و ناڕەزایی دژ بە ڕێکەوتنەکە دەردەبڕن و باس لەو دەکەن. ئیدی شتێک نەماوە بە ناوی هەڵبژاردن. هێزێکی زۆری ئەمنی چواردەوری بینای پارێزگا و ئەنجومەنی پارێزگایاندا تا ڕێگری بکەن لە هەر پشێوێک کە ببێتە مایەی بربەست لە پێشگۆڕینی پارێزگار. ئێمە قبولمان نییە ئەوان دانیشن بە اتفاقات، ئێمەش خەڵکی شارەکە قبولمان نییە. ئێمەش ئەمانێ بابەتێت انتخابات ناکەین. قەیناکە انتخابات نییە، قبول یانی بە انتخابات 11,000 دەنگ و 100,000 دەنگ مقابلێکتریە هەل لە تەرازووشە لای خۆش قبول ناکرێ. پارێزگای کەرکووک ئەگەر نەدرێ بە کوردیش بەس بدرێ بە کەسێکی کەرکووکی ئەسڵ کەرکووکی بێت، مافی هەموو نەتەوەکان بێبێت جیاوازی تەمەشا بکە، وەکو کاگڕێبوار تەلەبەی کاگڕێبوار بێت، چونکن ئەو کەسانی کە دێن دانیشتن لە ناو پارێزگای دانیشتن فەرق و جیاوازی ئەکەن لە بینی نەتەوەکانی تر. نازانێت ئەمە خەڵکی کەرکووکی ڕەسەنە. ئێمە جارێکی تر ئەو وێنەی کە لە پشت منەوەیە 2 ڕۆژتر لا ئەدرێت. هێشتا کۆبوونەوە دەستی پێ نەکردو باسی ڕێبوارتەهایە. 2 سێ پێکەوە گفتوگۆ دەکەن و ناڕەزایی دژ بە بڕیارە سیاسیەکە دەردەبڕن. ئێستاکە ئەم کارێکە ئەکرێ ئەمە هەڵەیەکی سیاسی ئێمە زەریبەکەی دەین. ئەم هەڵەیە لە بەغا کراوە لە 2 ساڵەوە پێش لە فەتمە ڕەشید. کورد ئەم ڕۆژەی لە بیر نەبووە کە ئەم هەڵەی کردووە. خۆی اتفاقی کردووە ئێمە زەریبەکەی دەین. لە کۆی 16 ئەندامی ئەنجومەن تەنها 7 ئەندام ئامادە بوون بۆ بەشداریکردن لە دانیشتنەکە. گەرچی بڕیار بوو کاژمێر 12 ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆ بایەتەوە بۆ گفتوگۆکردن لەسەر گۆڕینی پارێزگاری کەرکووک، بەڵام بەهۆی ئامادەنەبوونی بەشێک لە ئەندامانی ئەنجومەن وای کرد سەرۆکی ئەنجومەن هاتە ناو هۆڵی کۆبوونەوەکە و دواتر کۆبوونەوەکەی بەجێهێشت وە ناشزانرێ کەی کۆبوونەوە دەست پێکات و ئەندامان ئامادە دەبن. دوجار دوای چەند کاژمێرێک ڕێکەوتن کرا و پارێزگاری کەرکووک درا بە لایەنی تورکمانی و لە بەرامبەردایکێتی نیشتیمانی کوردستان کە خاوەن 5 کورسی ئەنجومەنەکەیە لە کۆ 16 کورسی هەرێک لە پۆستەکانی جێگری پارێزگار و قامی ناوەندی کەرکووک و قامی داقۆق و بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک و چەند پۆستێکی دیکەی وەرگرت. ئێمە سەرەتا وتمان کە گۆڕانکاری لە پۆستەکان پێشنیاری بەرەی تورکمانیە تا دەرفەتێک بدەینە هەموو پێکاتەکان و ئیدارەی کەرکووک پێکەوە ئیدارە بدەین. لە زووەوە وتومانە ئەم شارە بە یەک نەتەوە ئیدارە نادرێ. لە دوای ئەم گۆڕانکاریە کە تورکمان مافی خۆی وەرگرت، ئێستا نەتەوەی تورکمان وا هەز دەکات کە نوێنەری هەیە و مافی نەخوراوە. من وەکاک ڕێبوارتەها وەکاک ئیبراهیم تیمیم وهەموو ئیدارەی محافەزەی کەرکووکین فەرقیمان نییە، پێکەوە خزمەتی کەرکووک دەکەین. دەنگی ئەمریکا پەیوەندی بە بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکە و ڕێبوارتەها پارێزگاری دەست لە کارکێشاوە کرد سەبارەت بە هەڵوێستیان، بەڵام ئامادە نەبوون هیچ لێدوانێک لەو بارەوە بدەن. تورکمانەکانی کەرکووک دڵخۆشن و زۆرینەی کوردیش نیگەرانن لە گۆڕانکاریەکە. دیار جەمال، دەنگی ئەمریکا، کەرکووک.